خۆشەویستان ئەمڕۆ ڕێکخراوی سروشتی کوردستان لە نەخۆشخانەی هیوا چالاکییان ئەنجامدا بە چاکمانزانی و تەبێژەکەی باسییان چالەچە سڵاو لە بێگە پێمان بڵێ ئەمڕۆەوە چێکن ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان لە چوارچێوەی پلانی ساڵانەی ڕێکخراو لە نوێنەتی سلەیمانی بە هاوکاری هەردوو شەقڵکەی شاتوو لەگەڵ شەقڵکەی نێرگەز هەستاین بە ئەنجامدانی هەڵمەتی دابەشکردنی گوڵ بەسەر نەخۆشیوانێکی توشبوونی شەرپەنجە. طبعا لەم هەڵمەتەدا ئێمە ئاماژی ئێمە هەڵوەستی ئێمە لەم هەڵمەتەیە ئەوەیە کە هاوڵاتیان وشار بکەینەوە لە پاراستنی ژینگە، چونکە وەکو دوایین لێکۆڵینەوە کە لەسەر ئەم نەخۆشیە کراوە زۆر بوونی ئەم نەخۆشیە بەهۆی ئەوەیە کە بەهۆی پیسبوونی ژینگەوەیە، بۆیە تا ئەگەرمانەیە نەوەیەکی تەندروست پێ بکەین، ئەگەرمانەیە مناڵەکانمان کەسوکارەکانمان دوور بن لە نەخۆشی توشبوونی ژێرپەنجە ئەبێ ژینگەی وڵاتەکەمان پارێزین هەر کەسە لەلایەنی کوڕێەوە. زۆر سپاس. ئەگەر نای خۆڵێ ڕۆژیان لوقمان وتەبێژی ڕێکخراوی سروشتی کوردستان. زۆر سپاس. ئەمە ئەو چالاکیەیە کە ئێستا پاشگەمێکی تر ئەنجام دەدرێت. ئەمە گوڵەکە بە سروشتی ئەم لەمان لەگەڵایە زان ئەمە پێمان بڵێ تۆ ئەو چالاکیەکە یان چیت هەیە تۆ لێران؟ پامێکم هەیە. بەڵێ ئەو پامەمان پێ بڵێ. هاوڵاتیانی عەزیز، ئەگەر ئەتوانێت من دەمرم دڵی دایکم نەسووتێ، بەڵێ فرێسکی باوکم نەبینن، تکایە ژنکە بۆی تووشی نەخۆشی شەرپەنجەن، تکایە ژنکە بپارێزن دوای چاکبوونەوەی بۆ مناڵانەی کە تووشی نەخۆشی شەرپەنجەن. زۆر سپاسدانەکەم. زۆر سپاس. ئەمە تحلیلی ئەو خۆشی سەر بوو کە لە ئێستادا ئەمە بەشێک لەو چالشانە لەلایەن ڕێکخراوی سروشتی کوردستانەوە ئەنجام بدرێت.